بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نوێ لەو کاتەوەی گەڕاوەتەوە کوردستان هیچ کاتێک نەبۆتە خێر و بەرەکەت بۆ هاوڵاتیان و لە دوایین کاریدا بۆ هۆکاری هەبوونی ئەندامی حەشدی شەعبی لە نێو پەرلەمانی کوردستان لە کاتێک لە تەواوی هەرێمدا یەک ئەندامی حەشدی نییە. لەم خولەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەهۆی پشتیوانی بافڵ تاڵەبانی ئەو باڵای حەشدی شەعبی کە کاری مافیاگەرایی قاچاقچێتی و هۆشبەر دەکەن دێنە ناو پەرلەمانی کوردستان و نوێنەریان دەبێت. یەکێتیە نوێەکەی بافڵ تاڵەبانی لەم کارەشیان جیاوازی خۆی دەرخست چونکە لە نێو چەندین گروپ و بەرەی جیاوازی حەشدی شەعبیدا چوونەتە پاڵە و گروپەی کە بە خۆفرۆش و خائین دەناسرێن. تەنانەت ئەو گروپە داردەستی وڵاتی دیکەیە و لە پێناو گیرفان و بەرژەوەندی خۆیان دەست بۆ هەموو شتێک درێژ دەکەن. هۆکاری هەبوونی نوێنەری حەشدی شەعبی لە پەرلەمانی کوردستان بۆ بڕیاری بافڵ تاڵەبانی دەگەڕێتەوە کە لە ژێر فشار و هەڕەشەدا هێزێکی یەکێتی ناچار کرد دەنگ بەم کاندیدە بدەن کە ڕێیان کلدانی دیاری کردووە تاوەکو ئەوان بەبێ کێشە لەم ڕێگەیەوە کار لەسەر ئامانج و پلانەکانیان لە دژی هاوڵاتیانی هەرێم بکەن.